بۆ ڕاکێشانی گەشتیار بۆ شارەکەمان و لەلایەکی دیکەوە جوانی و سوودی ژینگەیی زۆری بۆمان هەیە. گەشتیار زۆرە تێنەفێرێ و نەبەستێت زاخۆ یعنی گەلێکی دیانی تێن گەلێکی دەوروبەرە یعنی گەلێک قەستکەن یعنی گەلێک جارە ماشڵڵا یعنی هەند فێری وەلێتت بار بکەم ئەم پاسەوانە ئێکدو ئەم نابینن ji ber زۆرە خەلک تێنەفێرێ. تاریکاریya حکوومەتê û kak Mesrûr Barzanî û herwasa kak guhedar Şêxo jî gelek rastî gelek bû zaxo kir. Gelek harîkar bî zaxo rastî gelek ferq ketê. Xaseten Kornişa Pradela. گرنگیدان بە ئاوەدانکردنەوەی شارەکان و کەرتی گەشتیاری کاری لە پێشینەی کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان بووە و لە پێشخستنی ئەو کەرتەش بەردەوامە. قارەمانانەی ئەو شۆ لێرە حزوریان هەیە خەمخۆر و چارەخواز و فریاگوزاری هێزی پێشمەرگە بوون. کاری واتان کردێک کە بە موعجیزە دەتی بە پەرجۆ. ئەس بچووکترین پێشمەرگە بووم چۆرەشە گوڵانێدا. شێستویە هیچ بینین پێچێک هیچ نوژدارێک ناف شوڕەشی نەبی. جارێکا دیاسات مەڤە بوومە دختورێ شوڕەشە گوڵانی وێ نەخلێ. کەرستەکان سەرەتایی بوو. سرنجە بوو دەبا بیکوڵێنی شوشە بوو. هەر ڕۆژ ساعتێکی چوومە وێ لێمە و دەرمۆتکە تۆمە مقات. چمارت دەکرد. هەمەی مەتیمارکردن دری نەزیفەوە ڕاوەستان و ما بدەوارە فرێتکردە سپیندارێ. ئەگەر عسکەریش بریندار با چاکتان دەکردەوە؟ خلال 25 ڕۆژێدا ئەوە چیە بوو؟ ئەوە یەکەمین بریندار بوو یەک خەتەر ما چارەسەرکردی. من گوتم دەرمۆتکە حتا بهۆلێ حتا چێت بیتەوە وەختێ بهۆلێ بە هەکەمل تاکەل ئەڵڵا خودی لێ ڕۆزی بی. بارگای لقیەک لە زێوەشکان بوو کیمیاویتان لێدرا. ما گوتە ئەوە دێمەریت. ئەم دێ تەجروبەیەکی سەرکەین. هەوڵی خۆمان دەدەین. بەێ. گوتی ئەوە کیمیاویە هین حڕن. ئێکسەر من گوتە هەوالت خۆرن دەبچین. سیست بیگ و گوسنی داشتی امچین وقتی بیگش مالبات تتا و گوسن پشت در تنا گرتن نارین که تایبت تنا گوتن بیگ ترینی تخاره ناف کسو کارت خدا بربیت تن رخودرت رین نخاره او وجا نارین که پید بینو یعنی خوشی که اصلا دنا دایی که بی که کو پشیمان نویتن که چه خدا و ماله راستی جی هر واساجی هندک بشت هن نمونت ناف دعوتت کرده وری دا وقتی بی که راد کنه وستران خویه وقتی چنه ناف در استران خویه وقتی حاشا پلاوت خود کنه استران وقتی سیاره سیار که هنگیل دوار بون